همو او مهلتین که حکومت عراق دا و دولت ترکا دا که هیزا خوش آخوان بکشه بداوی بون. لهشت هیزا ترکا هر وک بری و به هجمار دناو آخا عراق دا مایه. ده تازه ترین کاربدان دا باراک اوباما سروک امریکا بر ریا تلفن گوتی سروک وزیر عراق حیدر عبادی پیوست دولت ترکا هر بلز همو او هیزا خو بکشینه که عراق ری ندایه. عراق جلای خو اسکری گهاند یا گوه جوات آسایش ناف دولتی لی هر دیسا اسکری وکو خو مایه. جگر وزیر دروی عراق دی بیجه ام ده هولن دیپلوماسی جبوی و کشان و هیزه بردوام دبن. او هیزه لسر داوای عراق نهاتوه لبرو عراق او بشتکی یاسایی نازانه بدو قسە لەگەڵ تورکیا کراوە هەروەها ئەم شتە گەیاندرا بە مەجلیسی ئەمنیش و بە جامیعە عەرەبیش عێراق بەردەوامە لە هەوڵە دیپلۆماسیەکانیە بۆ ئەوەی ئەو مەسەلەیە بەو شێوەیە نەبێ و کۆتایی پێبێت. یعنی مفاوضات دەکرێت بەردەوام تا ئێستا هەر لە مفاوضاتایە. هێزên Tirka li destpêka hatina xwe lê nêzîkê parêzgeha Neynewa û li navçeya Başîk bi cih bûn û paşanê jî hindek ji hêza xwe bo balaferxaneya Bamernê paş vekêşan. û niha li du navçeyan cih girtine. Endameka lêjneya peywendiyên derve yê Parlemana Iraqê dibêje ew mijare mezin kirine û bo armancên siyasî tête bikaranîn ji ber ku xêncî Tirka hêzên çendîn welatê dî li Iraqê hene. ئەم کێشە زیاتر لە پێویست گەورە کراوە. ئەوانە تەنها 150 سەربازن بۆ ڕایەنانی گروپێک هاتوونەتە ئەوێ. زۆربیان ڕاوێژکارن، بەعزێکیش بۆ حیمایە ئەو ڕاوێژکارانە لەوێن. سوپایەکی داگیرکەری تورکیا ئێستا لە ناو هەرێمی کوردستانە نییە. تەنها جیاکردنەوەی تورکیا لەم بابەتە وەزەخکردنەوەی حزوری تورکیا بەبێ باسکردن لە حزوری دەوڵەتانی تری ئەم ناوچەیە و دەوڵەتانی تری دنیاش پێم وایە ئەمە جۆرێکە لە خوڵقاندنی کەش و هەوایەکی ناتەندروست. زێداتر ji mehekî hêzeka Tirka bi çekên giran di nav axa Iraqê bicih bûne û hebûna wan, nerazîbûna Iraq û hindek ji aliyên siyasî li Herêma Kurdistanê li pey xwe înandine. Lê heya niha hemû hewlên navxwî û hem jî hewlên navdewletî ji bo vekêşana wê hêzê bê encam bûne û tenê hindek ji wê hêzê li ciyê destpêkî înandine nav axa Herêma Kurdistanê.